ئیمڕۆ منیان سزادا و خانەکەی منیان داگیر دوو ڕۆژێکە مەجموعەی کەمان هەیە هەمان شێوە بە محکەمە تاکبانیەکەن فیسەوەی زەجێکی ئێلامی دروست نەبێت یەک لە یەک داگیری بکەن بکەن کاکە ئێوە خەڵکی خاوەنی ئەم شوێنین ئێمە خاوەنی ئەم شوێن ئێوە دەربەدەر بڕم بۆ جۆرەی خۆتان لە چواتون بڕم بۆیە زوڵمان لێکراوە دەربەدەر کراوێن ئێستاکەش هەمان شێوە جارێکیکە ئەوانەیە دەربەرماکەن بە شێوەیەکی ئۆتۆماتیکی بە بەرنامەیەکی تایبەتی خۆیان ئەوەش تاپەکەمە بۆ نمونە حەقیقەت ئەگەردانەوە سەر پیشان بدەن تاپەکەم بەڕاستی بەناو باپیرەم وایت کێشەیەکی نییە بەس ئەلێ ئەم تاپۆی لای ئێمە ناخوا ئەم عەرزەی تۆ ئێستا عایدی وەزارەتی دیفاعە ئەمە ڕێک ئەوەیە کە بەسەر تۆ هاتووە دەڵێ ماڵ لە خاوەن ماڵ حرامە و بەحەقیقەت ئەوە قسەی ڕاستە و ئێمە ئێستا بوونێتە غەریب بەحەقیقەت ئێمە صاحب حەق نین لای ئەوانە ئێمە غەریبین ئەوانەی هاتووە ئەم کەرکووکە دوای پرۆسەی ئازادی عێراق ئەسڵەن لای ئەوانە بڵێ پرۆسە مرۆسە یان حکومی ڕژێم ڕووخاوە هەر لایەن زۆر هەر لەوانەیە عوقبەکەم زیاتر لە تاوە هەندێک قسەم کرد بە شێوەیەکی بڵێم ئۆتۆماتیکیان تەسیر لە این ئەوان نەکە عەقڵی ئەوان نەکە بەڕاستی وتم دوای ڕوخاندنی ڕژێم نەموتوە دوای وتم تغيير الديموغرافية في منطقة كركوك هر جوي لقسكا من ناقل بحق قازك تناول جوي لقسكي صابتك جوي لقسكا من ناقل نكي ويك بك ينسينا كامل هر كان ما وك لم جوي بدا بوجو كدرت ستونا طيب سنة خانوكم داجي كراوا بيش يوم بيش يوم منين نزيكم وتشونك خانوكم زي شي تايب مقرش عسكري